فێدریکا مۆگرینی نوێنەری باڵای سیاست و ئاسایشی کاروباری دەرەوە لە یەکێتی ئەوروپا بەسەردانێکی فەرمی گەیشتە عێراق و لەگەڵ محەممەد علی حەکیم وەزیری دەرەوە عێراق کۆبوونەوەیەکی بەرفراوانیان بەست. پاشان لە کۆنگرێکی هاوبەشدا وەزیری دەرەوەی عێراق باسی چەندین تەوەری کۆبوونەوەکەی نێوان وەزارەتی دەرەوە و نوێنەری باڵای سیاست و ئاسایشی یەکێتی ئەوروپا کرد لە تەوەرە گرنگەکانیان لە ناوبردننی داعش و ئاوەدانکردنەوەی ناوچە ئازادکراوەکان. سپاسی وڵاتانی یەکێتی ئەوروپامان کرد بۆ هاوکاریەکانیان سەبارەت بە شەڕی عێراق دژی داعش و لە ناوبردننی ئەو گروپانە بە هاوکاری هاوپەیمانی نێودەوڵەتی بوو ئەوەی وڵاتانی یەکێتی ئەوروپا بەشێکی گرنگن لەو هاوپەیمانیەدا. لە تەوەرێکی تر محەممەد حەکیم باسی قەیرانەکانی سووریای کرد و داوای کرد کە یەکێتی ئەوروپا خۆڵێکی نایابی هەبێ بۆ چارەسەرکردنی کێشەکانی سووریا. بە وردی باسی کێشەی سووریامان کرد لە لای خۆشمانەوە دووپاتمان کردەوە. چارەسەری کێشەی سووریا تەنانەت دەبێ لە ناوخۆدا بێت بەبێ ئەوەی لایەنێکی بیانی بە هێزی لەشکری دەست لە کاروباریان وەربدات، هەروەها پاراستنی سەروەری سووریا گشت هێزەکانی بیانی ئەوانەی کە لە سووریا ماون لی دەربچن و پەنابەرەکانیشان بگەڕێنەوە سەر ماڵ و حاڵی خۆیان. لەلایەنێکی ترەوە محەممەد حەکیم وەزیری دەرەوەی عێراق باسی گرژیەکانی نێوان واشنگتۆن و تارانی کرد و داوای کرد کە یەکێتی ئەوروپا هەوڵێکی قوڵتر بدا بۆ ئەوەی ناوچەکە دووچاری شەڕ نەبێت. بە درێژی باسی ناکۆچەکانی نێوان ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئێرانمان کرد بۆ خاتوو مۆگرینیمان دووپات کردەوە کە ناوچەکە ئامادە نییە دووچاری شەڕێکی نوێ بکرێ لەو کاتێ ئێمە شەڕی تیرۆر دەکەین و ئەو شەڕش کۆتایی نەهاتووە. هەروەها وەزیری دەرەوەی عێراق داوای لە یەکێتی ئەوروپا کرد کە ئاسانکاری بەکەرتی گەشت و گوزاری نێوان عێراق و ئەوروپا بدرێت. سەبارەت بەلایەنی کەرتی گەشت و گوزاری باسی پەرەپێدانی ئەم کەرتەمان کرد و ئاسانکاری ڤیزای شنگلمان بۆ هاوڵاتیانی عێراقی کرد بۆ ئەوەی قەبارەی گەشت و گوزاری نێوان عێراق و یەکێتی ئەوروپا ڕوو لە زیادبوون بکات، هەروەها ئاسانکاریش بۆ ڤیزەی خوێندکارانیش بکرێ. لە کۆتایی کۆنگرەکەدا هەردوو لا خۆشحاڵی خۆیان بۆ ئەم پەیوەندیەی نێوان یەکێتی ئەوروپا و عێراق دەربڕن. لە بەغدا و نزار عەبدوڵڵا، دەنگی ئەمریکا.